لە یاریەکانی گەڕی هەفتەیەمی خولی نایەبی کوردستان لەسەر یاریگای خۆی پێشمەرگەی هەولێر لە شارۆچکەی پیرمام ڕوبەڕووی شێروانەی میوانی بوویەوە. یاریەکە تا ڕادەیەک چارە نووساز بوو چونکە هەردوویانە مەترسی دابەزینیان لە خولەکە لەسەر بوو. سەرەتا محەممەد عیزەت بە لێدانێکە ڕەشەی لە گۆڵی پێشمەرگەی هەولێر کرد، بەڵام ئەحمەد بەشاری گۆڵپارێز کۆنتڕۆلی کرد. کاردانەوەی پێشمەرگەی هەولێر بە لێدانێکی فەرهەنگوریا بوو کە حەسەن حوسێن لە گۆشەی نەوەتەوە دەری هێنا. لە خولەکی 12 لێدانی سزا بۆ پێشمەرگەی هەولێر ئەژمار کرا و عەبدوڵڵا سەربەست گۆڵی یەکەمی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. لە خولەکی سی نابژوان فیکەی لێدانی سزای بۆ شێروانە لێدا، بەڵام محەممەد سابیر تۆپەکەی ئاراستەی دەرەوە کرد و سوودی لێ نەبینی تا گۆڵ یەکسانی بۆیانەکەی تۆمار بکاتەوە. لە دوا خولەکەکانی ئەم گێمەش هەرێکە لە عەبدوڵڵا سەربەست و فەرهەنگوریا دوو دەرفەتی ئاسانیان لەدەستدا. لە نیوەی دووەم یاریەکە لەگەڵەوەی چاوەڕوان دەکرا شێروانە باشتر دەرکەوێت، بەڵام هیچ مەترسێکی ڕاستەقینەی نەبوو، بەڵکو خاوەن ماڵ لە ڕێگای سیرات سەباح و عەبدوڵڵا سەربەست سێ هەڵی گۆڵکردنیان لەدەستدا. لە خولەکی 81 حەیدەر سەعدون گۆڵی دووەمیشی بۆ پێشمەرگەی هەولێر زیاد کرد. لە خولەکی 86 گۆران عیماد تۆپێکی بەسەر ئاراستەی گۆڵی شێروانە کرد، بەڵام محەممەد جەلالی بەرگریکار لەسەر هێڵی گۆڵ تۆپەکەی دوور خستەوە. لە خولەکی 90 لە تاکە مەترسی شێروانە لەم گێمە هاوڕێ ئەنوەر تۆپێکی لە ستوندا و یاریەکە بە دوو گۆڵی پاک بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. پاش ماوەکی گەلێک زۆر پاش یعنی دەتوانم بڵێم یەک مەرحەلەی کامل توانیمان یەکەم سەرکەوتن بەدەست بێنین، یعنی دەتوانم بڵێم 180 لە بۆ 190 توانیمان شتێک بکەین بۆ ئەوەی بمینێنەوە لە پلەی نایاب. لە یاری داهاتوش ئینشاءالله پەنا بەخوا و پشت بە یاریزانەکان دەبەستین بلۆ ئەوەی بتوانین سێ خاڵی وێن دەرێژ بەدەست بێنین بۆ ئەوەی يعني بطاقاتي بين ششم وحفتم يعني هلا جيرة ونبي. احنا نتمنى انه فريق شيروانه ما يعني يهبط للدرجه الاولى او الثانيه، يعني احنا كنا نتمنى انه هاي المباراه وقبلها مباراتين زاخا واربيل كنا نطمح انه 6 نقاط، لكن اخذنا نقطه من عندهم بسبب يعني دا تشوف ضياع الفرص وقله الفرص، يعني ودا نشوف احنا وضعنا يعني لاعبين عندنا قله استخدمنا ويعني واستعانينا بالشباب، وهذا مو عذر لانه قبل احنا كنا متكاملين وضيعنا عده فرص للفوز. اليوم اكيد بيشمرق هاولير السيد الوسط، لكن احنا اليوم كان فريقنا غايب عن المباراه رغم ضياع جزاء وضياع اخر فرصه وفرص اكثر. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر دوای 9 یاری لە شکست و یەکسانی بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو، خۆی لە ناوچەی مەترسی دابەزین ڕزگار کرد. شێروانە بە 13 خاڵ لە کۆتایی ڕیزبەند مایەوە، مەترسی دابەزینی لەسەر زیاتر بوو. حوسێن محەممەد کەناڵی پێام، شارۆچکەی پیرمام.